پەروەردە و فێرکردن یەکێکە لەو پرسە گرنگانەی کە پێویستە لە کۆمەلگادا زۆر گرنگی پێ بدرێت و پراوێزخستنی لە هەرێمی کوردستاندا گرفتێکی زۆری دروست کردووە بۆ ئەم کەرتە و ئەمانەوەی بە دیاریکراوی بزانین بۆچی لە هەرێمی کوردستان بەم شازە پراوێزخرا و دەکرێت چی بکرێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا بەرەو پێش بچێت زیاتر. ئێمەمانەیە باسیێن بابەتە بکەین بە میوانداری مامۆستا مسلیم عەبدوڵڵا کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاوی خوات لێبێتم کاتت باش. مەبەستمان چیە لە پراوێزخستنی پەروەردە و ئایا هەر بەڕاستی پەروەردە لە هەرێمی کوردستان پراوێز خراوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوا لە ئێوە و لە بینانی پەیامیش بێت. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. دەستان خۆش بێ بۆ دەستنیشانکردنی ئەم بابەتە کە بابەتێکی زۆر هەستیار و گرینگە کە بریتە لە کارتی پەروەردە. گومان لەوە دانیە کە پەروەردە بەردی بناغی هەموو کۆمەڵگەیەکە، هەموو شارستانیەتێکە. وڵاتی ئێمەش هەرێمی ئێمەش یەکێکە لە شوێنێکەوە کەرتی پەروەردە تێدا بەرقەرارە، بەڵام بە کۆمەڵێ تێبینی زۆر زۆر گرینگەوە. پەروەردە تاکە چارەسەرە کە کۆمەڵگە بنیات ئەنێت، کۆمەڵگەیەکی پێشکەوتوو، کۆمەڵگەیەکی چاوگەشت، کۆمەڵگەیەکی خوێندەوار دروست ئەکات. بەڵام بەداخەوە بەرپرسانی هەرێم لە وڵاتی ئێمەدا لە ئاستی پێویست نەبووینە لە کەرتی پەروەردە. بۆ دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە و گرفتەکانی پەروەردە لە هەڵکشاندایە، لە زیادبووندایە کە کێشەکانیش دروست بوون. تەمان کوالەتی پەروەردەدا ئەبەزێتە خوار کە کوالەتی دابەزیدی کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر خوێندەوار لی دروست نابێت. تەماشاکەین ئاستی قوتابی ساڵ و ساڵ دێتە خوار، دا ئەبەزێت بە حکمەوەی کە ئێمە ئەوە 16 ساڵ نێوکەرتی پەروەردەداین کە جیل پەروەردە ئەکەین کە دەرچیان پێ ئەڵین لە قوتابخانەکاندا، ناونەکانی خوێندندا. هەموو مامۆستایەک ئەگەر بیدوینی لی پرسی بڵێ ئەڵێ کوالەتی پەروەردە چۆنە لە هەرێمی کوردستان، دەست ئەخاتە سەربرینەکان و 1 و 2 سێشنین بەڕاستی پێویستی بەوە کات کە حکوومەتی هەرێم ینی ئاوڕێکی جددی لەو کەرتێ بداتەوە و بەرنامەیەکی تۆکمە و پلانێکی تۆکمی بۆدانێت کەسانی دڵسۆز و شارەزا و پسپۆر لەو بوارە بخاتە ئەم کەرتەوە بۆی بتوانێت ئەو کەرتەیە بەرەو پێش بەرێت، کوالەتی بەرز بکاتەوە. ئەمەگە تەماشا بکەین لە وڵاتی ئێمەدا قوتابخانەی ئەهلی گەلێک زۆر بوون، لە هەر شوێنێکە قوتابخانەی ئەهلی زۆر بوو. بزانە کەرتی پەروەردە لە حکوومەت فەشەلی هێناوە. تەماشای کەرتی تەندروستیکەین، نەخۆشخانەی ئەهلی زۆر دروست بوون. معنای چیە؟ یعنی کەرتی تەندروستی لە حکوومەت فەشەلی هێناوە. تەماشاکەین مۆلیدە لەو وڵاتە گەلێک زۆر بووە. معنای چیە؟ یعنی وەزارەتی کارەبا فەشەلی هێناوە، ناتوانێت کارەبا دابین کات. جا بڕۆ بە هەموو کەرتەکانی دیکەدا هەر کەرتێک ئەگە دەستی لۆبەی کۆمەڵێکی شەوگرفتی خۆی هەیە، بە تایبەت کەرتی پەروەردە کە ڕەبت و پەیوەندی بە نێوان هەموو ئەندامەکانی خێزانی ئەو کۆمەلگەوە هەیە. هەموو ماڵێک پێویستی بە کەرتی پەروەردەیە، زۆرترین مووقعی داگیر کردیە، بۆیە زۆرترین مەساریف و بودجەی ئەوێت بۆ ئەوەی ئەو کەرتەوەکو پێویست بڕواتن. کوالێتی بەرز لە خوێندندا ینی کۆمەڵگەیەکی خوێندەوار، کۆمەڵگەیەکی چاک، کۆمەڵگەیەکی مسەقەف و ڕۆشنبیر دروست ئەکاتن. ئەگەر تەماشای ئەو بەشە بکەین هەر لە کوالێتی منهەجەوە، تەماشا بکەین لە کوالێتی بیناوە، لە مامۆستای پسپۆر و شارەزاوە، لە تەعینکردنی مامۆستا، ینی پڕکردنەوەی سەرجەم کەم و کوورەکانی کەرتی پەروەردە ئێجگار زۆرن. حکوومەت لەو بوارە بەڕاستی کەم تەرخەمە پێی حەز ناکات کۆمەڵگەیەک دروست بێت، چاوگەشت بێت، خوێندەوار بێت، شارەزا بێت، علمی هەبێت، سەقافەتی هەبێت. هەموو کۆمەڵگەیەکی مەسەلەن مامۆستا لە هەرێمی کوردستاندا لە خوێندەواری بڕوات، خەڵک لە خوێندەواری دا ببڕێت. بەڵام مامۆستا لە هەرێمی کوردستاندا وەزارەتی پەروەردە حکومڕانانی ئەم هەرێمە تا چەند بەرپرسیارن لەوەی کە کەرتی پەروەردە بەرەو دواوە بچێت، کەرتی پەروەردە وەکو پێویست نەبێت و کەم تەرخەم لە پرۆسەی پەروەردەدا. شخصی یەکەین بەڕاستی سەرۆکی حکوومەت بەرپرسی یەکەمە لە دوای ئەو وەزیری پەروەردە، لە دوای ئەو بەڕێوەبەراتی گشتیەکان، لە دوای ئەو بەڕێوەبەرەکانی خۆجیەی لە سنوورەکانی پەروەردە فێرکردندا، ئەوانە هەمیان تێدا بەرپرسن.
ئەگە بیانەوێت ئەو کەرتێ بەرەو پێویستێ بەڕاستی دەبێت یەکەمیش دەستی حزب لە ناوەندەکانی خوێندن بێنە دەرجا هەردوو وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا هەردووچە مەعانەت تووشی خوان هەیە لەو بوارەوە یعنی بەدەیان بەڕێوەبەر و مامۆستا باسییان کردووە گەلەی لێوەکەن شت هاتۆ لای ئێمە وەکو وەشەتی مامۆستانی کوردستان کە گرفتی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندندا چییە؟ ئەم بەڕدانی کە ناومهێنان بەرپرسی یەکەمن لە چاکردنی کەرتی پەروەردە بۆیە تەماشاکەین کە پەروەردە ئینتاجی نابێت بەرهەمی نابێت خەڵکانێکی زۆر وازێ دین بەرەو سلکێک ئەڕۆن کە بۆ نمونە سلکی چەکداریە لەوێن دەرمەسەن ئەنەوێت خۆیان تەعین بکەن دەڵێن ئەم کەرتە ئیسیفادەی نییە ڕۆژانە قوتابی واز دە خوێندن دینیت بۆ وازە دینی کە تەماشاکە حکوومەت پلانێکی نییە بۆ ئەو کەسی کە ئێستا بۆ نمونە مناڵێکە ئەوسا پۆلیەکە دوای 12 ساڵی ترکە ئەگە بە پۆلی 12 ئامانجی خۆی نابینیت و ئاگاتە چێندەر هەر لە سەرەتای دەستپێشی خوێندنەوە کە ئەو مناڵە ئەسەبەر خوێندن حکوومەت ئەو مناڵەی بێهیوا کردیە کە بێهیوا بوو هەر لە سەرەتای لەدایکبوونی خوێندنەکەیەوە بە سەقەتی خوێندنەکەی دەستپێ ئەکات ئەمە یەشێکە لەو هۆکارانی کە ئەمڕۆ یعنی تەسیری زۆری کردیە حتا لەسەر خودی ناخی مامۆستاش تەسیری کردیە ئێمە قوتابیمان هەبووە کاتێک کە دەرنەچووە کە چەند ساڵ زۆر ساقیت بووە لی کەوتووە دواتر چووە لە شوێنە تەعین بووە موچەکەی بە یەکەمین مباشەرە بە یەکەمی تەعین لە موچەی مامۆستای بەرزتر بووە مامۆستا بینی لە ڕووی ینی پاراستنی کەسایەتی مامۆستا یاسایەک نییە کە شکۆی مامۆستا بپارێزێ ئەبێت مامۆستا خۆی بەرگری لە خۆی بکات ئەبێ خۆی بپارێزێ ئەبێ ئاگای لە خۆی بیت بەرکەوتەیەکی وا دروست نەبیت لەگەڵ قوتابی کە سوکاری قوتابی چونکە مامۆستا وا ئەزانێت فعلەن واش تێگەیشتەوە فعلەن واشە کە جیهەتێکی مختص نییە بەرگری لە مامۆستا بکات لە وڵاتان مامۆستا پارێزبەندی هەیە حەسانەی هەیە کەس ناتوانێت دەست لە مامۆستا بەرین تەماشای کوالەتی خوێندن بکەین لە وڵاتان کوالەتی ستاندەری عالەمی کە پەیڕەوی ئەکات ئەڵێ هەر قوتابیەک کە لە یەکەم ڕۆژ خرایە ناوناوەندی خوێندنەوە ئەبێت ئەم ساڵ 600 کاتژمێر 600 سەعات ئەبێت ئەو قوتابیەت دەوام کات لە هەرێمی کوردستان بە گوشراوی بشی زەختیشی لێ بکەی ناگاتە 300 سەعات یعنی نیوە و نیوی وڵاتانە کە ئەو پێوەرەدانرایە کە یونیسێف دایە یونسکۆ دایانایە کە قوتابیە بێ ساڵانە 600 سەعات بخوێنێت ئەگەر لی بێتە خوار ئەزانن لە مەهامی مەنەتەکە کەم ئەکات لە سەقافەت و لە خوێندن و فێربوونی قوتابیەکە کەم ئەکا لێرە جارێکی تر قوتابی ئەبێتەوە قوربانی لە ڕووی کوالەتی بیناوە زارە هیچ بینایەکی زۆرمان نەقوسانە لە هەرێمی کوردستان کە قوتابی تێدا بخوێنێت تا ئێستاش دوو دەوامی هەیە و سێ دەوامیش زۆرە حکوومەتی هەرێم لە ماوەی 33 ساڵی ڕابردوو نەیتوانیە کێشەی بینایەت چارەسەر بکاتن ئێستاش ماوەتەوە بۆیە کاتێک کە بینایەت دابین ناکرێت جارێکی تر قوتابی ئەبێتەوە قوربانی لە مەسەلەی پەروەردە و فێرکردندا ئەو بینایی کە سێ دەوامی تێدایە هەر دنیا کە دەست بە دەوام بکات ئەبێ هەوڵدا زوو دەوامی خۆی خەلاص کات دەوامی دووەم دێت شێفتی دووەم لێ وەرگیت شێفتی دووەم هات کە دەوامی کرد ئەبێت زوو چۆلی کات بۆ دەوامی سێمین بەجێ بێڵێت ئەوە هەموو لە کاتژمێرەکانی قوتابی کەم ئەکاتەوە ئەمە لە ڕووی بینایە لە ڕووی کوالێتی بینایەوە بەڕاستی بینایەکانی قوتابخانەکانی هەرێمی کوردستان لەو ئاسانین کە بنەماکانی پەروەردە و فێرکردنی تێدا بەرهەم بهێنرێت بە تایبەت بەشە زانستیەکەی کە پێویستە مختبەڕەیە تاقیگەیەک هەبێت لە قوتابخانەکانە ئەو قوتابی کە لە بەشی زانستیە ئەبێت ئەو شتانی کە زانستین ئەبێ بە عملی ڕۆژانە بیخوێنێت بەداخەوە نییە بچووکترین یعنی نمونە بدەمێ کە زۆریش گرینگە بۆ نمونە دەرسی کۆمپیوتەر کە ئەمڕۆ دەرسێکی یعنی عالەمیە دەرسێکی سەرەکیە و زەروریاتی بوویتە زەروریاتی ژیان هەر کەسێک خوێندەوار بێ ئەبێ شتێک لە کۆمپیوتەر بزانێتن ئەو قوتابیانێک کە کۆمپیوتەر ئەخوێنن لە کە لە پۆلی شەشەوە دەست پێ ئەکات و کۆمپیوتەر ئەخوێنن تەماشاکەی لە یەک قوتابخانەش مەگەر چۆن بێت ژوورێک نییە کۆمپیوتەری تیا بێت ئەم قوتابیە کاتێک گەشتێکی نەزەری ئەخوێنێ بچێت بە عەمەلی لە قاعەیەکە مامۆستای کۆمپیوتەر لەگەڵی بێت دەرسەکەی پێ بڵێ
33 ساڵە تا ئێستا ئەم کێشەیە چارەسەر نەکرا حکوومەتی هەرێمیش ئەزانی لانی پەیوەندیدار والله بەڕێوەبەر ئەزانیت بەڕێوەبەری گشتی ئەزانیت بەڕێوەبەری شوێنێک ئەزانیت سەرپەرشتیار ئەزانیت مامۆستا ڕاهێنەر ئەزانیت وەزیر ئەزانێت سەرۆکی حکوومەتیش ئەزانیت هەمویان لە ئاس ئەم کێشانە تەنها راپۆرتێک ئەنووسی و بەرزەکاتەوە هیچ بە دووەداچوونی بۆ ناکرێت بۆیە تەماشاکەین ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەکانی پەروەردە لە هەڵکشاندان کەم نابێتەوە ئەمە بێ پلانیە ئەگەر حکوومەت پلانی هەبوایە بۆ مەسلەیە دەیتوانی لە ماوەی 30 ساڵی ڕابردوو هەرچنە بێت کێشەی بینایەت چارەسەر کات ئەرز زۆرە داهاتی زۆرە ئەتوانێت بینایە دروست کات زۆربەی بینایەکانیشی ئێستا دەگەدابی سەردەمی سەدامی ڕژێمن کە لەو کات دروستکاون تا ئێستاش قوتابخانەکان هەیە ئەسەن نۆژەنیش نەکرایتەوە هەمان دەرکەوت پەنجەری زمانی کۆن 30 ساڵ لەمەوبەر 40 ساڵ لەمەوبەر ئەم قوتابخانەیە دەوامی تاکرێت لە شوێنە دووردەستەکان بەتابەت لە شوێنی بڵێن ئیداری سەربەخۆی سۆران کە شوێنی جوگرافی فراوانە لە لادێکان ئێستاش مەکتەب هەیە لە ناو کابینەدایە قوتابخانەمان هەیە لە ناو خانەی سەرخۆڵدایە کە کێشە و گرفتی پەروەردەی زۆر دروست کردیا بنەماکانی پەروەردە لەو شوێنانە ئەسڵ تێدا ڕەچاو ناکرێت زۆربوونی ڕێژەی قوتابی لە پۆلێکە بەتایبەت لە بەشی زانستی ئێستا لە مەنتیقی ئێمە یێژگار زۆرە ڕۆیشتە لە 40 تەڵەبە و 45 تەڵەبە و 50 تەڵەبە لە ژوورێک دانیشیت سێ ڕێز پێکەوە دانیشن چوار ڕێزی پێکەوە دانیشن قوتابی شوێنی دەفتەریشی نێت دەفتەر و کتابەکەی لەسەردانێک کە شتێکە بنووسێت هەموو ئەم کێشانە حکوومەت ئاگای لە هەر هەمووی هەیە ئەگەر بڵێ لێی نازانم عیبەیەکی زۆر گەورە بڵێ ئاگام لێ نییە خەبەرم نییە ئەدی ئەمە هەموو بەڕێوەبەر و سەرپەرشتیار و بەشی پلاندانان ئەمانە ئیشیان چییە ڕاهێنەرەکان ئیشیان چییە بەڵێ ئاگیان لێیە بەڵام وەکوتم حکوومەت کەم تەنخەمە ئەزانی ئەم کەرتە تەنها مستهلیکە ینی پارە سەرف ئەکات ئینتازی کە ئینتازی نەبوو ئیدی حکوومەت ئەکشێتەوە گرنگی بە کەرتێک ئەدا کە ئینتازی هەیە پارە پەیدا ئەکات حکوومەتی هەرێمی کوردستان تەماشاکەن ڕۆژ لە دوای ڕۆژ مۆڵەت ئەدات بەو بەرپرسانەی کە ئەیانەیە قوتابخانەی ئەهلی دروست کرد قوتابخانەی ئەهلی بۆ هەیە من لێوە پرسم بۆ هەیە دیارە ئەم سەم سێکتەرە ئەم بەشەیە لە ڕووی پەروەردە و فێرکردن لە ڕووی دامکردنی بینایە پڕکردنەوەی پێداویستی پەروەردەی فەشەلی هینایە بۆیە خەڵک ڕووە کاتە قوتابخانەی ئەهلی ئەوانەی کە قوتابخانەی ئەهلی دروست ئەکەن هەمویان کەسانی دەستڕۆیشتون لە ناو حکوومەتە لە ناو حیزبە پشتگیریان هەیە دەعمیان ئەکرێت ئەو قوتابخانە ئەهلیانەش ڕێزم لەوانەیە ئەمە ناڵم سوودیان نییە سوودیان هەیە بەڵام ئەوانیش مەبەستیان کۆکردنەوەی پارێژی زۆرە کە لەسەر پشتی قوتابی مامۆستا دەرهاوێشتەی ئەو پەراوێز خستنەی کە چەند ساڵێکە بینیومانە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا چه ئەنجامێکی هەبووە هەر بەڕاستی ئەتوانین دڵمان خۆش بە بۆی کە لە داهاتوودا بەرەبەر ئەم پرۆسە بەرە و پاشتر بچێ بۆ پێی کە چەند ساڵێک لەم و پێشبینیمانیانی پرۆسەکە بەهۆی بێموچەی و بەهۆی بایکۆت و بەهۆی ئەوەی کە خوێندگاکان وەکو پێویست نەبوو بەڕاستی ینی زۆرێک لە تەلەبە بەداخەوە نەیانتوانی وەکو پێویست لە پرۆسەکە بەشدار بن ئەم حاڵە ئەگەر بەو شێوە بڕوات دەرهاویشتەی خراپی ئەبێت حتا گریمانەگە بێت و کێشەی موسەش چارەسەر بکرێت کەویش چارەسەر بکرێت کەرتی پەروەردە هەر بەرەو پێش ناچێت چونکە تەنها مامۆستانیە کە سەنتەر بێت لە مەسەلەی پەروەردە و فێرکردن گوتم منهەج بەشێکە قوتابی بەشێکە بینایە بەشێکە مامۆستا بەشێکە پێداویستی پەروەردە و فێرکردن بەشێکی ترە پارە سەرف ئەکرێ ئەم ناڵم سەرف ناکرێت بەڵام بە هەدەر ئەدرێت یعنی شوێنی خۆی ناگرێت دەرەنجامەکەشی ئەوەیە کە دەبینین خەڵکانێکی زۆر سارد ئەبنەوە لە خوێندن قوتابی سە پۆلی دوازدەمان هەیە ئێستا دەگەدابی لە پۆلی دوازدە ئیملای تەواو نییە ناتوانێت هەموو شتێک بنووسیت لە ئیملا زۆر ضعیفە لە ئینگلیزی لە عەرەبی حتا لە کوردیش حتا ئاستی علمیان ئاستی ڕۆشنبیریان ڕۆژ لە دوای ڕۆژدا ئەبەت پێم ناخۆشە من ئەو قسە ئەکەم بەڵام ئەوە تەجروبەیەکی 16 ساڵی منە لە کەرتی پەروەردە کە 16 جیلمان بەڕێکردیە لە ئیعدادیە بەرەو زانکۆکان ئەڕوات کاتێک کە ئەگاتە زانکۆ وەزارەتی خوێندنی باڵەش هەمان گلەی ئەڵێ جیلێکتان بۆ ئێمە ڕەوانە کردیا تا ئێستا ئیملای تەواو نییە خەڵەر لە ئێمە نییە ئێمەش وەکو ئامادەی کە وەسی ئامادەین ئەڵێ خەڵەر لە بنەڕەتیە لە پۆلی 1 و 2 سێکێت بناغەیە حکوومەت
کۆمەڵێ ینی یاسای دەرکردیە کۆمەڵی هەنگاوی ناوە بە حیسابی خۆی ئەوە لۆ چاکردن و باشکردنی کوالەتی پەرۆ فێرکردنە بەڵام بەداخەوە لە بەهای خوێندن و پەرۆ فێرکردنی کەم کردیتەوە. ئەگەر حکومت ئاوڕێکی جددی ناتەوە بەڕاستی لەمە دووە ئەو کابینەی کە دێت ئەگەر خەمخۆر نەبێ بۆ کەرتی پەروەردە من دەڵێم کێشەکانی زۆر زیاتر ئەکەن قوتابخانەکان بەرەو چۆڵبوون ئەچن ئەوەی کە لەوێشە بە ئارەزوی خۆی لێندەر نییە. اینجا مامۆستا ئەگەر مامۆستا کە سەیری مامۆستا بکەین مامۆستا لەو وڵاتە بەشخوراوە مافخوراوە گوێی لێ ناگیرێت گرنگی پێنادرێت بژێوی ژیانی بۆ دابین ناکرێت. بەشێکی زۆر لە مامۆستایان ئیشی دووەم و سێم ئەکەن مامۆستامان هەیە سێ دەوام ئەکاتن بەڵکو بتوانێت پێداویستی ژیان پڕکاتەوە. ئەگەر مامۆستاش لەو ڕۆوە ینی پێنەگەیەندرا بوو پێداویستی بۆ دابین نەکرا بوو مەجبورە لە ئەرچی پەروەردە فێرکردن کەم کاتەوە چونکە مامۆستا ئەرچی ژیانی لەسەرە ئەرچی ماڵ و منداڵی لەسەرە ئەبێ ئەوێش پڕ بکاتەوە. کەواتە ئەو پرۆسەیە ئەگەر بمانەوێت چاچیکەین بەڕاستی بێ حکومت زۆر بەجددی بەڕازگۆیانە بدڵسۆزانە بێتە سەرخەت لەگەڵ مامۆستایان دابنیشێت کێشەکان هەمان دەستنیشان بکات کە لە بەدەستیشیان هەیە ئاورێکی جددی لەو بەشێ بداتەوە بەڵکو بتوانێت لە ڕێی کەرتی پەروەردەوە ئێمە بتوانین وڵاتی خۆمان بەرەو پێش بەرین. زۆر باشە زۆر سپاس بۆ ماوەسا مسلیم عەبدوڵڵا لە سۆرانەوە بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان نبوو. ماوەسایان زۆر سپاس بۆ زانیاریەکانت